ئەگەڕا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەڕا ئەخر خۆی حاکم ئەبێ وابێ دەسڵاتدار ئەبێ وابێ کاربەدەست ئەبێ وابێ ئەبێ خۆی بێت بەناو بازاڕە بگەڕێ سید کابزان دوکان چییە بازار چییە خەڵکی پێویستە خەڵکی نوقسانیەکیەیە ئەو کاتە ئەو کاربەدەستە ئەتوانێت جوانترین حکم بکە و هیچ کێشەیەکیشی بۆ دروست نابێ یعنی ئێستا من ئەگەر کاربەدەست بم بێم بەناو بازاڕە گڕ بخۆم یعنی چیم لێکەمە بێتەوە چیم لێکەم ئەبێتەوە یعنی ئەگەر بزانم بازار چییە سعری شتەکان چییە فێڵ لەکوێیە تەڵەکە لەکوێیە ئەمە زۆر زەرورە ئەوەی لە جەریدەیە خوێندمەوە دوای تیاچوونی سەدام ئەڵێ ئەوەی سەدامی تیا برد ئەوە بوو کە سەدام ئەخبارەکانی کە بۆ ئەچوو هەمووی درۆ بوو پێیانەوت شەعب عێراق هەمووی خۆی داتە کوشت لە پێناوی تۆیە بەڵام خەڵک پێیەگەیان کەسانێکی ماساوچی پێیانەگەیان ئەغڵب ئەوانەیان لە بەردەستی کاربەدەستە ماساوچین بە دوای پارە و پلەپایە ئەگەڕێن زۆربەی ئەو ماساوچیانە شتێک ناگەێنە کاربەدەست لەگەڵ ئارەزۆکانیان نەگونجێت زۆربەی کاربەدەستان ئەسڵا نازانن ناو بازاڕە چیەوێ بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم نەیەوت ئەبوو بەکر بچۆ لە بازاڕە بزان چییە خەوەرم بۆ بێرەوە نەیەوت عومەر بچۆ بزان لە بازاڕە چییە عەلی بچۆ عوسمان بچۆ نە پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی ئەچوو بەناو بازاڕ و ئەچوو بە بازاڕە ئەگەڕا ئەچوو بە بازاڕە ئەگەڕا دەستێدا لە شتەکان بینی بڕێ خورمای جوان دانراوە زۆر جوانە لە ڕیوایەتێکیشا ئەڵێ گەنم یان دیارە لەوانەیە لە شوێنێ گەنم بێ لە شوێنێ خورما بێ یعنی زۆر جوان دیار بوو کاتێ دەستی دالێی سەیری کرد لە ژێرۆ تەڕە لەبان و زەوقە و لە ژێرۆ تەوقە لەبان و زەوقە و لە ژێرۆ تەوقە یەکسەر پێغەمبەر صلی الله علیه و سلم پێی تێکچوو یەکسەر فەرمووی ئەمە چییە وتی وەڵا ئەی پێغەمبەری خوا باران ئینی کرد ئەی فەرمووی بۆ نایخەیتە بەر چۆنە ئاواتە تۆ ئەمە خوا زەرەرێکی بە تۆیە هێناوە خۆی چۆنە ئاوا بیخە بەرچاو بۆ فێڵەکەی ئەم جا ئەو حەدیثە مەشهورەی کە فەرموو کە قاعیدەیەکە و یاسایەکە بۆ هەموو ئیسلام من غش فليس منا لە ڕیوایەتێکی ترا ئەفەرمێ من غشنا فليس منا کێ غەش بکە لە ڕاستیە لە ئومەتی پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم نابێ مسلمان غەش بکە نابێ مسلمان فێڵ بکە هەوڵ بدە بە پێی توانە ئەوەندەی خوای گەورە بۆتی کردە جێبەجێ بکە خوای گەورە ئینشاءالله ڕزقتیش ئەدا و کەسیش لە برسان نامرێ ئینشاءالله